بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەم بۆ هەمواری پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کرا کە کۆمەڵێک بەرگەی مەترسیداری تێدایە کە هۆکارێکە بۆ لێک هەڵەشانەوەی خێزان جگە لە فراکسیۆنە ئیسلامیەکان بەشێک لە پەرلەمانتارانی دەسەڵات و لایەنەکانی تریش داوام کردووە کە ئەم پرۆژەیە ڕەت بکرێتەوە لەبەرەوەی کە پرۆژەکە خزمەت بە خێزان و کۆمەڵگەی کوردی ناکەوە بەشێک لە داخەکانیشی دژی ئاینی پیرۆزی ئیسلامە لە بەرنامەی ڕوق سەرەوە دەکەین لایەنەکەم و کوڕیەکانی ئەم پرۆژە یاسایە چین وەکیل لە پێش ئەم پرۆژە یاسایەوە و کاریگەری خراپی چیشی دەبێت ئەگەر ئەم پرۆژە یاسایە ڕەت نەکرێتەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگاوی بەرپرسی سەنتەری توێژینەوە و ڕاپرسی یەکگرتووی ئیسلامی لە ستۆدیۆ هەروە لە هەولێر و ڕووپاگ ئەحمەد ناوی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن سوپاسی ئامادەبوونتان دەکەین گەسەرتا سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەم هەمواری پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی چۆنی دەبینی و پێدوای ئەمە یاسایە کە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ناوخێزان خود بە پێچوانەوە یاسایە کە بۆ تێکدان و لێکهەڵۆشانەوەی خێزان لە کۆمەڵگەی کوردیەوە ئەرکی کێشە کە ڕوبەڕووی ئەم جۆرە لە پرۆژە یاسایانە ببێتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ بەڕێزتان ڕێزم هەیە بۆ تەواوی بینەرانتان لە ڕاستیە لە سەرەتا گرنگە شتێک بڵێین ئەویش ئەوەیە لە جیهانی ئەمڕۆوە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی نەتەوە یەکگرتووەکان لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەوروپای ڕۆژئاوا ئەمڕۆ کۆمەڵێ پلان و پرۆژە و یاسا هەیە کە بە خوێندنەوەی ئێمە بە خوێندنەوەی کۆمەڵگەکانی تر لە قازانجی خێزان و کۆمەڵگە نییە بەڕاستی پلانی ئەوان لەم بابەتا چییە دیارە ئەوان دنیابینیەکی تریان هەیە و خوێندنەوەیان بۆ مرۆڤ و بۆ ژیان لەوانەیە جیاواز بێ بە هەر حاڵ ئەو یاسایانە کە بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە خێزانەوە ئەوەی پەیوەستە بە کۆمەڵێ ڕەفتاری ترەوە کە بە تەسەووری ئێمە لە ڕووی دینی و کۆمەڵایەتیوە لادانە لە فیتڕەتی مرۆڤ بوون هەموو ئەمانە بڵێ ئێستا بوونەتە یاسا و دامەکرێن و پرۆژەیان بۆ دائەنرێت و سپۆنسەر ئەکرێن و ئەویسترێ لە وڵاتەکانە بسەپێنرێن نەکەرەوەی کە تەنها بڵێ وەری بگری یا وەری نەگری ینی کار هەیە بۆ ئەوەی کە ئەمانە لە ڕێگەی یاسا لە ڕێگەی شێوازی جۆرا و جۆر هەم ئاسایی بکرێتەوە هەم بە یاسایی بکرێەوە هەم لە دوجارە ئەوانەشی ملکەج نەبن جۆرێک لە سزان بدرێ جار لە بەرامبەر ئەمەدا لە ڕاستیە من وایە بینم ئەم پرسە هەستیارانەی کەوا خێزان هەڵەتەکێنێ و کۆمەڵێ بەهاو قیەم هەڵەوەشێنێتەوە ئەرکی هەموو ئەو کەسانەیە کە خۆیان بە محافزکار ئەزانن ئەرکی هەموو ئەو کەسانەیە کە خێزان بە یەکێکی گرنگ ئەبینن و قیەم و بەها مرۆڤایەتیەکان و ئاینیەکان بە گرنگ ئەبینن بەدەر لەوەی کە ئینتیمای سیاسیان چییە ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببنەوە و خۆیان ڕادستی ئەو سەپاندن و ڕێوشێنانەی کە بەداخەوە هەندێک جار وەگوتم بەهۆی سپۆنسەرەوە یا هەندێک جار عیبێکی گەورەی هەندێک لە دەسەڵاتدارەکان بەهۆی ئەوەی کە بڕێ پاریان پێ ئەدرێ ئەیانەوێ ئەم کارە نەشیاوانە بکرن تەنانەت هەندێک ڕێکخراو هەیە پشتگیری کۆمەڵێ لەو لادانانە ئەکا بەهۆی ئەوەی کەوا دامێکی نێودەوڵەتیەکرێ لێرە ئەمەوێ ئەوە بڵێم ئەو ڕاستیە بڵێم کە ئەم بابەتانە پێویستە کە ینی مڵک نییە لەسەر ئەوەی کە پێیوتێ ئیسلامی تەنانەت ئەوانەی کە هەر زۆر لە دایرەی ئیلتیزام و دینداریان بەڵکو هەر کەسێک خەمی کۆمەلگایەتی خەمی پتەوبوونێتی خەمی خێزانێتی خەمی قیەم و بەهاکانێتی خەمی مناڵەکان و داهاتووی مناڵەکان و نەوەکانێتی ئەبێت لە یەک بەرابێ دژ بەو هەوڵانەی کەوا ئەویسرێ بدرێت لە خێزان ئەویسرێ بدرێت لە قیەم و لە بەهاکان باش بەس ئەو هەوڵە هەوڵێکی نێودوڵەتیە ینی کە دەڵێ بۆ منە هەوڵدان بۆ تێکدانی خێزان مەسلەی هێنانی جێندەر و نازانم هاوڕەگەزبازی و ئەو شتانە ینی ئێستا ڕێکخراوی نێودوڵەتیە دامی ڕێکخراوەکانی ئێرە دەکات ڕێکخراوی ژنان بێ کۆمەڵی مەدەنی بێ کۆنسوڵخانەکان بن کە
هەوڵ بدرێ بۆ ئەم بابەتانە؟ ئەمە پلانێکی نێودەوڵەتیە هەیە، ینی لە هەموو دنیا هەیە، تەنانەت لە هەندێک لەو کۆمەلگانەی کە کۆمەلگەی مەسیحین وەکو بۆ نمونە فیلیپین کە بە هەندێ ئەزمون هەیە، ئەویسێ لەو کۆمەلگانەش ئەم ڕەفتارە خراپانە بە بڵێن تەشەنەی پێ بدرێ و داعم بکرێ و ینی وەک بڵێ پلانێکی نێودەوڵەتیە بەتایبەتی لە ئەوروپای ڕۆژئاوا ئەم دیکە ئەم کارە هەیە وەکو دەبینین هەندێک جار لە قونسەڵگەریەکانیانە لە سەفارەتەکانە لە زۆر شتە ئەکرێ بڵێم ئەگەر هەڵە نەبم دیموکراتەکانی ئەمریکا بە شێوازێکی گشتی ئیش لەسەر ئەم لایەنە ئەکەن بەداخەوە کە ئەمە بڵێن هەڵەیەکی گەورەیە. جا من ئەمەیە بڵێم لێرە من دەستخۆشی لە هەموو ئەو پەرلەمانتارانە ئەەکەم کە ئەو بەشەی یاساکە کە ناگونجێ لەگەڵ ئەو دابوونەریتانەی کۆمەڵگەی ئێمە لەگەڵ ئاینی ئێمە کاتێک کە با بڵێن دژ ئەوەستنەوە لەگەڵی یانەوێ هەموار خۆی ئەمە یاسەکار هەموارکردنە هەموارکردنەوەی یاسایەکی پێشوە ئەمە بۆ خۆی زۆر گرنگە کە لێرە مەسەلەی ئینتیمای سیاسی و بە هەندێک بیرکردنەوە نەبێتە لەم پڕلەوەی کە شتێک هەستەکەن زیان بە کۆمەڵگەی ئێمە گەێنێ پێویستەکە زیان تەنها بۆوانە نییە کە حزبی ئیسلامی و بێگومان زیان بۆ ئاسایشی نەتەوەی شەیە تێکچوونی خێزان پەیوەندی بە ئاسایشی بە دامەزراوەی کۆمەڵگا و خێزان و ئەم بابەتانەوە هەیە، یعنی ئەمە شتێکە دژ بە قیەم و بەها و ئەتوانم بڵێم مەسئولیەتی ئینسانە. هەندێک جار هەیە هەندێک بابەت هەیە ئێستا من قسەی ترشم هەیە لەسەرەوەی کە مەسەلەی بۆ نمونە ئەم بەسە باسی خێزانە کەچی باسی خێزانی تیان نییە زۆر بەدەگمەن بە ناڕاستەو خۆ یعنی باسی خێزانی تایە لە کاتێکە ئەگەر تۆ خەمی خێزانتە کە ئافرەت بەشێکە لە خێزان ئەبێ بە شێوازێکی تر بچیتە ناو ئەم یاسایەوە. من هەمووی خوێندەوە با بڵین ئەم پرۆژەیە کەوا بۆ هەموارکردنی یاسای بڵێ لەبەرەوە بەڕاستی ینی سەرنج زۆرە لەسەرەوەی کە باسی خێزانە بۆچی باسی خێزانی تیانە بۆچی تەنها ئافرەت لێرە زەق کراوەتەوە جا ئەم بەشبەشکردنش لە یەکێکە لە دیاردەکانی سەردەمی نوێ. بەس پێ دوێ ئێستا کۆمەڵێک پەرلەمانتار ئیسلامی بوون دەسەڵات بوون لاینی تر بوون وتیان پێویستە ڕەت بکرێتەوە، پێویستە ئەم پرۆژە یاسایە ڕەت بکرێتەوە؟ ئەم پرۆژە یاسایە یا بێ وا باشە ڕەت کرێتەوە یا ئەبێت بەشێک شتی تایە وەکو لۆغم وایە زۆر یعنی وەک بڵێ ئەکرێ لە ژێریە ئەسڵەن ئەوەی کە ئەوان ناوە خێزان لە جیاتی ئەوەی پتەوی بکە لە جیاتی ئەوەی خۆشەویستی و ئەوەی لە نێوانە بڵاو کاتەوە هەڵی ئەوە شوێنی ئەسڵەن تۆ ئەم یاسایە بە هەڵوەشانەوەی خێزان دەبینی؟ ناتوانم ینی بەو حکومە مطلقی بەسەرا بدەین بەس کۆمەڵەشتی تایە خێزان ئەو مەبەستی کە بۆ خێزان هەیە کە خۆشەویستیە مەحەبەتە جای وایە کێشەیە و چارەسەرکردنەکەیەتی ئەوەی تیا نابینرێەوە بە عەقڵێتێکی ئەتوانم بڵێم بەڵێ پۆلیسی نووسراوە شتەکە لە جیاتی ئەوەی کە باز لەوە لە ڕێی پەروەردەوە کێشەکان چارەسەرکردیانەوێت بە پۆلیس یەک دوو مادەیتایە یا بەم یەک دوو خاڵیتایە لە مادەیەکە کە شتێکی جوانە باسی ڕاوێژکاری خێزان وانەکات. دێمەوڵات دکتۆر ڕوبان خان سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر مادە مەترسیدارەکانی ئەم پرۆژە یاسایەمان پێ بڵێەوە باز لەوە دەکرێت کە لیژنەی ئەوە دروستە لیژنەی کاروباری ژنانەنی هەمواریان کردبێ هەتا مەسەلەی هاوڕەگەزبازی شتی تریشی تێدا بووێ لەوە خەتەرتر کەوایان لێ لابردوو ئێستا شەر مادەی مەترسیداری تێدا بوێ؟ بەناوی خوای گەورە مەهرێبان سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم کە حەچیم بۆ ئەم بەرنامە زۆر سوپاس. واللهی ئەوەی کە جێگای تێبینی ئێمە بوو ئێمە دو هەفتە لەمە و بەریش کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان بۆ بەست و باسمان لە مەترسیەکانی ئەم یاسایە کرد و ڕایگشتیمان لێ ئاگادار کردەوە. ئەوەی جێگای تێبینی ئێمە بوو کۆمەڵێک بەڕگە و مادە بوون بە تایبەت دوو مادە و لە چەند بڕگەیەک پێکاتبوو کە تێبینی زۆر جددیمان لەسەری هەبوو کە لە چەند بوعدێکەوە لە چەند ڕوویەکەوە ئێمە تێبینیمان لەسەری هەبوو و تێبینیەکانمان خستە ڕووی ئیمڕۆ لە هۆڵی پەرلەمان و بەڕاستی قەنەعەتمان بە ئەندامانی پەرلەمان و هەروەها سەرۆکایەتی پەرلەمانی شێنا کە ئەم یاسایە پێچەوانێ لە ڕۆ دەستوریەکەی ئیشکالی تێدا هەیە لە ڕۆی یاساییەکەی لە ڕۆ شەرعیەکەی لە ڕۆی کۆمەڵایەتەکەی لە هەموو جانبەکان ئیشکالی زۆری تێدا هەیە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر یاسا دەردەکەین بە چەند هۆکارێک یعنی یاسا دەردەکەین یان دەبێ لە ڕووی یاسایی و فەراغ یاساییمان هەبێ
کە فراغ یاساییمان نیە و یاسامان هەیە بەڵام لە ئەسنای جێبەجێکردن وەکو خۆی جێبەجێ ناکرێت و هەروەها لە ئێمە کە یاسا دەردەکەین بۆ خزمەتی خەڵک دەردەکەین ئەمە یاسا دەردەکەین بۆ ئەوەی خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکە خزمەت بە خێزانەکان بکە بە تاکەکان بکە بەڵام ئەم یاسایە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان و تاکەکانی خێزان ناکە و هەروەها یاسا ئەگەر دەردەکرێت دەبێت بنەماکانی دەرکردنی یاسا لەسەر بنەمای شریعەتی ئیسلامی و هەروە عورفی کۆمەڵگە بێ یاسای پێچەوانی شریعەتی ئیسلامی و هەروە عورفی کۆمەڵگەش بەشێک لە بەرگە و مادەکانی ئەوەی کە زۆر جێگای تێبینی ئێمە بوو مادە 4 و مادە 5 یاسا کە بوو کە من ئەگەر دەرفەت بدەی کاک حەچیم بە وردی دەی خەمەڕوو مادە 4 باز لە کردەوەکانی توندوتیژی خێزانی دەکات چونکە پێش مادە 4 ئێمە تێبینیمان هەبوو بەڵام تێبینە جدیەکە لەسەر مادە 4 کە حەفدە کردەوەی بەکردەوەی توندوتیژی خێزانی هەژمار کردووە زۆر بە وردی ئەگەر دەرفەت هەبێ لەو ڕوانگەیەوە کە دەڵێن فراغ یاسایی نییە بن بۆ دڕون دەکەمەوە کە بۆ فراغ یاسایی نییە و بۆچی لەم یاسایە پێمان باشە کە لا بدرێ هەر پێویست نیە ئەم مادەیە هەبێ ئەوە لادە کە لە ڕوا شەرعیەکەش خلافی لەسرە مادە 4 کە باز لە کردەوەکان دەکات بەرگە دووەم هاوسەرگیری بە زۆر ژن بە ژن مناڵ بە شودان لە بری خوێن ئەو بڕگەیە هاوسەرگیری بە زۆر لە مادەنەوە یاسای باری کەسیدا هاتووە هەمانەوە فراغ یاساییمان نییە منداڵ بە شودان مادەدا بڕگە 5 یاسای باری کەسی هەیە واتە لەوەش فراغ یاساییمان نییە و هەروەها بڕگە شەشەم خەتەنەکردنی مینە خەتەنەکردنی مەیدان لە مادە 412 هاتووە لە قانونی عقوباتی عێراقی کەواتە فراغ یاساییمان نییە و پێویستمان بە هەمواری ئەم یاسایە نییە و هەروەها بڕگە هەشتم مناڵ لە بارچوون لە ئەنجامی توندوتیژی مناڵ لە بارچوون لەبار بردن لە یاسای سزادانی عێراقی مادە 416 417 418 دا هاتووە عیلاج کراوە و هەروەها بڕگە نۆیەم لێدان لە یاسای سزادانی عێراقی هاتووە مادە 413 414 415 لەوەشدا فراغ یاساییمان نییە و هەروەها لە بڕگە دەیەم سوکایەتی پێکردن و جنێودان و تۆمەت هەڵبەستن کە کردەوەی توندوتیژی خێزانی هەژمار کراوە جنێ و بوختان لە مادە 433 434 یاسای سزادانی عێراقی هاتووە و بڕگە سێزدەم کە بە زۆر سەرجێکردنی هاوسەری کە زۆربەی ئەرە زۆری پەرلەمانتاران لەگەڵ ئەوە بوون کە ئەمما بڕگەیە لا بدرێ و پێویست نییە و چواردەم بێبەشکردنی ئافرەت لە ماف و ئازادی سیاسی و ئابوووریەکان بە هۆکاری جیاوازی ڕێگەزی داوامان کرد بە هۆکاری جیاوازی ڕێگەزی لا بدرێ و ماف و ئازادی سیاسیش بە ئافرەت لە دەستوری عێراقی مافی پێدراوە و حەفدە بڕگە حەفدەم ئەنجامدانی توندوتیژیان هەڕەشە پێکردن لە ڕێگەی تەکنەلۆژیاوە لە یاسای خراپ بەکارهێنانی هۆیەکانی پەیوەندی هەیە واتە ئەو مادەی کە ئێمە تێبینیمان لەسەر هەبوو هیچ فراغیەکی یاساییمان نییە هەمووی لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان مادەی بۆ مادەی لەسرە و عیلاج کراوە و معالەجە کراوە چەند ساڵە محاکەمەکان و محکەمەکان کار بە یاسا بەرکارەکان دەکەن و خەڵکیان پێ حکم داوە بۆیە ئەوە ناچێتە چوارچێوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەت ناچێتە ئەو چوارچێوە فراغ یاساییشمان نییە و هەروەها ئەم یاسایە ئەم هەموارە 14 مادەیە یاسا ئەسڵیەکە کەوەی پێ هەموار کراوەتەوە دەمادەیە بەپێی بڕیارێکی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان هەر هەموارێک کە لە 150 زیاتر هەموار کرایەوە لە یاسا ئەسڵیەکە ئەوە پێویستی بە دەرچوونی یاسایەکی نوێ بۆیە ئەم هەموارە هەموارێکی نایاساییە فراغ یاساییمان نییە و هیچ پێویستنی پەرلەمانی بەس ئەوەی کە چێ لە پشت پێشتر ئەو فکرانە بووە ینی ئەو پرۆژەیە بەلەوەی بێتە لیژنەی کاروباری ژنان لە پەرلەمان کێ بۆ دامی کردووە و بازۆکێک کە بەرگەی مەترسیداری تێدا بووە وایە لایەن بردبێ بەڵێ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان دامی ئەم پێشنیازەی کردووە و لە ڕێی پەرلەمانتاران لە لیژنەی مافی مرۆڤ پێشکەش کراوە بەڵام بەڵێ پێشتر مادەی زۆر مەترسیداری تێدا بووە پێچەوانەی شریعەتی ئیسلامی و هەروەها پێچەوانی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان پێچەوانەی دابوونەری تۆ عرفی کۆمەڵایەتی و کۆمەڵگەی کوردەواری بووە یەک لەوانە مەسەلەی هاوڕەگەزبازی یەک لەوانە مەسەلەی
هاوڕێتی کوڕ و کچ کە پەیوەندی هاوڕێتیان وای کردبێت کە مناڵ و وەچەی لێکەوت بێتەوە لەو یاسایە جێکراوەتەوە کە بۆ نمونە کچەکە توندوتیژیان ئافرەتەکە توندوتیژی بەرامبەر کرا ئەو یاسای بەسەردا جێبەجێ بکرێ یاخود کە مناڵ و وەچەیان لێکەوتەوە مناڵەکە بە ناوی دایک و باوکەکە ببێ ئەوەی پەیوەندی هاوسەرگیریان هەبێ یاخود گرێبەستی هاوسەرگیریان هەبێ ینی پێم وایە لە دەرەوەش لە وڵاتانی ئەوروپی شتیوان نییە و کۆمەڵێک بەرگە و مادەکە زۆر جێگای مەترسی بوون بەڵام لیژنەی مافی ئافرەتان بەرپرسیارانە مامەڵی کردووە کە ئەو مادانەی لا بردووە و تەنها دوو مادەیە کە زۆر جێگای تێبینی ئێمە بۆ ئیمڕۆ جەختمان لێ کردەوە لەسەر کردەوە و لە هۆڵی پەرلەمان باسمان کرد لەگەڵ سەرۆکایەتی سەرۆک فراکسیۆنەکانمان دانیشتن کە ئەو دوو مادەیەش لا بردرێ و بۆ لیژنەی فتوا بنێردرێ پاشان بێتەوە لیژنەی تایبەتبەندەکان کە لیژنەی مافی ئافرەتان و هەروەها لیژنەی کاروباری یاساییە لەوێ راپۆرت بەرمەبنای بنەماکانی شەریعی ئیسلام و عورفی کۆمەڵگە راپۆرتەکە بنووسێت. باشە دوایی دێم وڵات چی تێدا دژی شەرایەتی ئیسلامی بێ وەسپار بۆ ڕاپێشتر لای لیژنەی فتوا ئەو قاف و ئەوانە شەر وەرنەگیراوە دێمە وڵات کاکتۆر سەبارەت بە ئەوەی کە بۆ ڕازیکردنی وڵاتانی ڕۆژاوە لەسەر بنەمای هەڵوەشانەوەی خێزان چلم ئەم پرسە بێ مەسەلەی هاوڕێگە زبارەتی بێ جێندەر بێ ینی خستنە کۆمەڵێک خستنە گاری کۆمەڵێک کەناڵ بێ بۆ تێکدانی خێزان ئەوانە بۆ ڕازیکردنی ڕۆژاوە مەیت سوودێکی دەبێ بۆ ئەوە ئێمە طبعاً زۆر گرنگە ئەوانەی کە ئەمڕۆ بەرپرسن بە پلەی یەکەم لە هەرێمی کوردستانە لە ئەستی مەسئولیەتە بن لە ڕاستیە باش ئەوەی کەوا تۆ لەسەر خواستی ڕێکخراوێ نازانم وەزارەتی بەشێک لە وەزارەتی وڵاتانێکی ئەوروپی پێشنیارێک بیانی ئەوەی کە ئەمە نەکرێت دام ناکرێ ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە کورد بەوە یعنی بۆ هەموو کارە ساتی کە بەسەریا هاتەوە بۆ بێمافی بەسەریا هاتوو ئەوە هۆکارێ نەبێ بۆ ئەوەی کە پشتیوانی تۆ بکرێ ئێساکە کۆمەڵی ئەجێندای کۆمەڵایەتی ڕۆشنبیری کولتوری خۆیان بیانەوە بیسەپێن بەسەر ئێمە ئەگەر یعنی بە ئیرادەی ئازادی خۆمان ڕوبەڕووی بینەوە یان ئێمە چ کێشەیە بۆ ئێمە دروستەکە بەداخەوە کە یەکێک لەو نووسەرانە وڵی داکۆکی لەم قەزیە کردبوو وە پاسایی بەمەهێنابوو کە ئەمە بەڕاستی وە گوڵەی هەڵەیەکی گەورەیە ینی پێوە ئەگەر دژایەتی هاوڕەگەزبازی بکرێ ئەمریکاوانە لێمان ڕازی هاوڕەگەزبازی خۆ هاوڕەگەزبازی و جۆرەکانی تریشی بە یاسا لە یاساکانی پێشووی عێراقا و لە یاسای نوێی هێستەی عێراقا لە دەستور هەموو ئەم شتانە هیچی ڕێگە پێدراو نییە یعنی بەداخەوە ئێستا لە ماوە با بڵێن پرۆژە یاسایەک هەیە بۆ ئەوەی کەوا سزادانێ بۆ ئەو کەسانەی کە بانگەشە بۆ هاوڕەگەزبازی و هاوشێوەکانی ئەکەن ئەم یاسایە زۆرێک لە پەرلەمانتاران بە هەموو فراکسیۆنەکانەوە بەڵێ پشتگیریان کردووە ئیمزایان کردووە کە چی سێرەکەی لە ژێرەوە بە شێوازی جۆرا و جۆر پستانەکرێ زەخت ئەکرێ بۆی کە ئەم پرۆژە یاسایە نەچێ یعنی ئەو هەوڵە هەیە ئێستا بەڵێ هەوڵە هەیە بۆ هەیە بۆی کە بوەسێن لەلایەن قۆنسڵی وڵاتانەوە هەیە لەلایەن خەڵکی ترەوە هەیە کە لەناو حکوومەتایە و ئەجندای خەڵکی تر جێبەجێەکە لەلایەن لەوانەیە کە خۆیان چالاکوانی ئەم بوارن ئیشی لەسەر دەکرێ بۆ ئەوەی کە نەهێڵڕێ و ئەمەیان گەیاندووە بە شوێنانی تر لە وڵاتان ئەلەساس ئەگەر حکوومەتی هەرێم لە پەرلەمانە ئەمە ئیقرارکە دعمی خارجی نەکرێ یعنی زۆر عیبەیەکی گەورەیە کە بەڕاستی بۆ میلەتێکی مسلمانی خاوەن قیەم ئەم ڕەفتارە قێزەونانەی کە دژە بە فیتڕەتی ئینسان لادانە ئینحیرافاتە تەنانەت لە چەندەیەک لە ئەوروپیەکانیش بە نەخۆشی و ناساغی ئەم بابەتانە دانراوە ئێستا خەڵکێک با بڵێن داکۆچی لێ بکات بەس پێت بە ئەو دوای سەر خێزانێک قسە دەکەین بەس ئێستا ئەو پرۆژە یاسا بۆ قەداکردنی بانگەشتکردن بۆ هاوڕەگەزبازی کە لە پەرلەمان 76 پەرلەمانتار واژویان لەسەر کردو ئەگە سەرۆکایەتی پەرلەمان نەی خاتە بەرنامەی کارەوە دەبێ وەڵامیان بۆ خەڵک چی بێ لە ئینتیخاباتە لەوەیە ئەو کاتەش باسی یعنی هەردوو حیزبەکەمە بەسمێنی کەوان زیاتر هەیمێنایە بەسە پەرلەمانە وازانم لە بەردەم بەرپرسیارەتێکی گەوران هەر کەسێ ئەوە
بتوانێت ئیقرار بکات لە ڕووی وەکوتمە هەر خۆپێچەوانەی دەسوور نییە خۆی هەر ئەسڵاسە خۆی هەر نابێ ئەوە بکرێ بەڵام کاتێکرێتە پرۆژە یاسایە و کاتە ڕێگە نادرێ بە و ڕێکخراوانەی کەوا ئەیانەیە بە ئاشکرا بانگەشەی بۆ بکەن لە ڕێگەی سۆسیال میدیاوە زۆر بە ڕوونی کاری لەسەرەکەن ئەو جا گرفتەکە لەوەیە هەندێک لە ڕێکخراوەکان لێرە هەندێک جار شتیان بەسەرا فەرز دەکرێت لەلایەن ئەو سپۆنسەرانەی کە ئەدرێ بە هەندێک لە ڕێکخراوەکان داوایان لێکرێ بۆ ئەوەی کەوا دەعم بکرێن ئەبێ لەو جۆرە خەڵکانە لای خۆتان جێگیر بکەن کە ئەمە مەبەسم وایە ینی ئەگەر تۆ بانگەشەکردنت بۆ ئەمە بە یاسا قەدەغە کرد ئەو کاتە ئەو دەرفەتانە نادی چونکە ئەمە خۆی لە خۆیان تەشجیعکردنە هاندانە خۆ ئەو بابەتانەی کە ئەمە هەندێک هەیە هەندێشت هەیە کە ڕەهندێکی تەندروستی هەیە نەفسی هەیە کۆمەڵگەی هەیە تۆ ئەبێ چارەسەری بۆ ببینیتەوە ئەگەر خەڵکێک ئالوودە بووە خەڵکێک بەهۆی دەستدرێژیەکی بە مناڵی یاخو کۆمەڵگەکە یا لەبەر پارە یا لەبەر ناچاری یا نەزانم چی ئەبێ ئێمە لە هەوڵی معالەجە و چارەسەرا بین و ڕێوشوێنەکان بین بۆ چارەسەرکردن بەڵام ئەوەی ئەمڕۆ لە دنیا ئەگوزەرێ ڕەواج پێدانە دەعامکردنە سپۆنسەرکردنە کردنێتی بە یاسا کردنێتی بەوەی کە تەنانەت وەک خێزان بیناسیێنی یعنی ئیشی زۆر ناشرین و قێزەون ئەکرێت لەسەر ئاسی دنیا بەداخەوە یعنی خەریکە ئەگەر لە هەندێک شوێنە ئەوەی کە کاتی خۆی بە لۆت وتراوە ئەخریج آل لوط من قرية إنهم أناس يتطهرون تەنانەت کار بۆ ئەوە کرد لە داهاتوە وای لێبێ ئەگەر یەکێک بڵێ ئەمە پێچەوانەی زانستە پێچەوانەی فێتڕەتی ئینسانە پێچەوانەی ئەو خەڵقەیە کە خوا دروستی کردووە ئەخرێتە دایرەی تۆمەت و سزادان و بگرە هەندێک ناشرینکردن دێمەوڵات دکتۆر ڕووپاخان سەبارەت بەوەی کە بەڕێز دێوە تێبینیتان لەسەر دوو مادە بۆ مادەی چوارد خوێندەوە بەس سەبارەت بەوەی کەلی پێشتر بۆچوونی لیژنەی فتوا وەرنەگیراوە چی تێدا دژی هەر شریعەتی ئیسلامی بێ مادەی چوارد باس کرد بەس ئێوە پەرلەمانتارە وەکو لایەنە ئیسلامیەکان و خەڵکی تریش کە دژی بوون مادەکەی تر چی بوو کە زۆر دژایەتیان دەکرد بەڵێ مادەکەی کە کاک حەچی مادە پێنجی ئەم یاسایەیە کە باز لە هەواڵدەر دەکەم لە بەرگە دووەمەوە دەمەوێت شی بکەمەوە بەرگەی دووەم دەڵێ هەر کەسێک بەڕوودانی تاوانێکی تونند و تیژی بزانێت دەتوانێت هەواڵ بداتە دادوەری لێکۆڵینەوە یان لێکۆڵەر یان داواکاری گشتی یان بەرپرس لە بنکەی پۆلیس یان ئەندامێکی بەرزەفتەی دادگەری واتە هەر کەسێک ئەگەر بەڕووداوێکی تونند و تیژی خێزانی زانی واتە جیرانەکەت هاوڕێیەکەت یاخود بۆ نمونە تۆ میوانت دێ میوانەکە بۆ نمونە هەز دەکات لە ئەنجامیەوەی کە دانیشتووە لەگەڵت سەعاتێک نیو سەعاتێک خۆت لە منداڵەکەت تووڕە کردووە یا خۆت لەسەر ڕەفتارێکی قسەیەکی زبرت پێگوتووە دەتوانێت بچێ بە هەواڵدەر هەواڵ بداتە داواکاری گشتی و لە بەڕگەیەک دەڵێ لە کاتی هەواڵدان لە دۆسیەیەکی تایبەت بە توندوتیژی لەلایەن هەواڵدەرەوە هەواڵدەر و نەبوونی سکاڵاکار داواکاری گشتی دەبێت سکاڵا بزوڵێنەوە تا داواکاری گشتی مولزەم دەکا ئەگەر هەواڵدەر هەواڵی پێبوو لەسەر تاوانێکی توندوتیژی خێزانی ئەوە دەبێت داواکاری گشتی سکاڵا بجوڵێنێ ئەگەر سکاڵاکار سکاڵاشی نەبوو یعنی خێزان پێم وایە دەمەبۆڵێ یاخود هەندێ مشتومەڕ یاخود هەندێک قسە هەر دەبێ ینی خێزان هەر دەبێ و کەس هەندی ئەندامانی خێزان لێبوردنیە لەگەڵ یەکتری و باوک لەگەڵ منداڵەکانی خێزان لەگەڵ ئەنی واتە هاوسەرەکان لەگەڵ یەکتری باوک لەگەڵ کچەکەی لەگەڵ باوکی لەگەڵ براکەی کەس ئەوەندەی خێزان ئەندامانی خێزان لێبوردنیە لەگەڵ یەکتری بۆ ماف بە کەسی سێم بدرێ خود کەسی دەرەوەی خێزان بدرێ کە بچێ سکاڵا تۆمار بکە خود هەواڵ بدە و داواکاری گشتی مولزەم بکرێ بۆی سکاڵا بجوڵێنێ یعنی ئەوەندەی بەڕاستی مەسەلەی هەواڵدەرەکە کە چەند بڕگەیەکە ئێستا زیاتر ڕوونی دەکەمەوە ئەوەندەی شیرازەی خێزانەکانمان تێک دەدا ئەوەندە هەوڵ نادا کە خێزانەکانمان زیاتر بگەینەوە یەکتر خێزانی تۆکمە دروستکەین چونکە بەڕاستی کۆمەڵگەی کوردەواری ئەوەی کە فەخر و شانازی پێوە دەکا هەبوونی خێزانی تۆکمەیە و هەروەها ئەو عورفە جوانەی کۆمەڵگەی کوردەواریە کە خێزان چەند بە تۆکمەیی لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی
ماوەتەوە لە هەرێمی کوردستان ئێستا دەیانەوێ کوڕێکی 15 ساڵ لە ماڵەوە دەری بێنن فڕی دەنە سەر جادە و حکوومەت هیچ خەمێکی لێ نەخوانە هەلیکاری هەبێ و هەروەها نەجەیەکە بێ ئیشی لێ بکە و جێ حەوانەوەی نەبێ بەس تەنها لە ماڵەوە دەری بێنن چیە وڵات و دوتیژی بەرامبەر کراوە و لە ئەدای بابی ڕازی نییە بەرامبەر بەو کوڕە لە ئەدای دایکی ڕازی نییە بەرامبەر بەو کوڕە یاخود کچێک بێنە دەرەوە بچێ لە مەساجخانەکان لە ڕێستۆرانتەکان لە کافتریاکان کار بکە ڕۆژانە ڕوبەڕووی توندوتیژی ببێتەوە ڕوبەڕووی گێچەڵی سێکسی ببێتەوە تەنها لەبەرەوەی کە بابی پێی گوتووە ئەرێ کچم بۆ تاخیر بووی لە دەوامت بەڕاستی نمونەکی زیندوو باسییان کرد لە لیژنەی یاسایی کە ئەم راپۆرتە دەنووسرا مامۆستایەکی ئاینی مامۆستایەکی محتەڕەم هەر لە شاری سلێمانی دیارە کچەکەی نایەتەوە 12 شەوە کچەکەی هێشتا لە جامیعە نەهاتۆتەوە پەیوەندی بە کچەکەی دەکا کچم بۆ نەهاتوویەوە بۆ ئێستا خۆکاتی دەوام نییە بۆ ناتوویەوە ویش دەڵێ لەگەڵ هاوڕەکانم چوومەتە دەرەوە باوکی هەندێک قسەی پێ دەڵەوکە لە بەرچی چووی بۆ پرست نەکردەوە ئەوانە هەر ئەوەندە دەزانێت پۆلیس دێ بەسەر ماڵی دادەدا و باوکی دەبا لەبەرچی لەبەرەوەی کەو کچە سکاڵای تۆمار کردو گوتوێتی باوکم توندوتیژی بەرامبەر بەکارهێناوم و تەینەشیایی بەرامبەر بەکارهێناوم هەر بە یاسا کۆنەکە کە ئەوە هەموارەکەیەتی لە ساڵی 2011 دەرچووە باوکی دەخرێتە زیندان دوای کچەکە دەچێت لێی خۆش دەبێ و هەروەها ئازاد دەکرێت و نمونەی ترمان هەیە من و بە دەریەخان چوینە شەڵتەری ئافرەتان لە هەولێر کەیسێک هەبوو لەوێ کچێک تەنها لەسەر ئەوەی کە ماڵەیان پێیان گوتووە لە هاویندا لە پشووی هاوین دەبێت بگەڕێەوە نابێت لە داخلی بمێنیەوە چۆتە شەڵتەر و تووڕە بۆ لە ماڵەوە و لە شەڵتەر داڵدە درراوە بێ ئەوەی کوردەوەکی توندوتیژی هەبوو بێ ئەوەی عملیەیەک هەبوو بێ عملیەکی توندوتیژی باشە بۆچی ئێمە کچەکانمان هان بدەین لە خێزانەکان دایان ببڕێنین بچین لە ناو شەڵتەرەکان ئێستا بۆ ئەوانەی کە داڵدەدراون وەکو سزنێکی لێ هاتووە وەکو زیندانێکی لێ هاتووە چونکە شەڵتەرەکان ئەو جێ نییە کە داڵدەدانێکی وا بێ ئەو ئافرەتانی کە داڵدە دەدرێن تێیدا ئارام بن چونکە هیچ هۆیەک نییە بۆ ئەوەی پێی دڵخۆش بن ئافرەت هەیە 7 ساڵ 5 ساڵ لە خانەکانی داڵدەدانە لە ژوورێکی بچووک بێ ئەوەی بۆی هەبێ بێتە دەرەوە ینی بۆ بەدەستی خۆمان ئێمە کچەکانمان کوڕەکانمان دا ببڕێنین لە ناو خێزانەکانیان بۆ بە محتەڕەمی بە سەربەرزانە بە خۆشی لەگەڵ خێزانەکانیان نەژین تاوەکو دەستنە ڕێ و جێی خۆیان و یاخود تاوەکو ئاسۆیەکی ڕوونیان نەبێ و هەروەها لە بەڕگەی هەواڵدەریەکە دەڵێ هەواڵدەر لە تاوانەکانی توندوتیژی بۆی هەیە داوا بکە ناسنامەکەی ئاشکرا نەکرێت ینی ئەوەش مەترسیەکە لە مەترسیەکان هەواڵدەر بۆ نمونە هەیە لەوانەیە لەگەڵ خێزانێک ناکۆچی هەبێ هەیە لەوانەیە هەر دوژمنایەتی هەبێ ئمە بەپێ و عورفەی کۆمەڵگەمان کە هەمانە بەتایبەت لە هەندێک ناوچە ئێستاش دوژمنداری لەسەر هەندێک قەزیە هەیە لەوانەیە دوژمنداری هەبێ دەچێت بە تاوانی توندوتیژی خێزانی دەڵێ ئەو باوکە لەگەڵ کچەکەی توندوتیژی بەرامبەر بەکارهێناوە یاخود ئەو برایە لەگەڵ خوشکەکەی توندوتیژی بەکارهێناوە و ناوەکەشی بۆی هەیە ئاشکرا نەکرێەوە هەروە داواکاری گشتی مولزەمە بۆ ئەوەی داوایەکە بجوولێنێ و هەروەها لە پێنجەم بەرگە پێنجەم لە هەر دادگایەکی لێ کۆڵینەوە تۆمارنامەیەکی تایبەت ڕێک دەخرێ بە ناوی تۆمارنامەی هەواڵدەرە نهێنیەکان تیایدا پوختەی هەواڵدان و وتەی هەواڵدەر دەنووسرێ بێجگە لە دادوەریان دادگای تایبەتمەند کەس بۆی نییە بڕوانێت ئەم تۆمارنامەیە ئەوە ئەو تێبینیانە بوون بەڕاستی کە زۆر جددی بوون و ئیمڕۆ داوامان کرد کە هەواڵدەر ئەو چەند بڕگەیە لەو یاسایە لا بدرێت لەبەر ئەوەی پێی یاسای ئوسوڵ محاکەمات جەزایی کە پێچەوانی یاسای ئوسوڵ محاکەمات جەزاییە داوای ئیدعای عام شمولی سوڵح ناکە واتە هەر داواکاریەک چۆ داواکاری گشتی لەوەی سکاڵای بۆ جوولە شمولی ئەوە ناکە سوڵحی تێدا بکرێت کەوا تا ڕاستەوخۆ خێزان بەپێی ئەو مادەیە دێمە وڵات ڕوپەخان دکتۆر دەمەوێت لەسەر ئەو پرسی هەواڵدەریەکە ینی ئێمە بەسی خوڕناوی ببینیان بە هەواڵدەر بڵین ئێمە تایبەتمەندی خێزان دەکرێت هەموو کەسێک ببێ بە هەواڵدەر ینی ئەمە تێکدانی خێزان یاخود تایبەتمەندی خێزان لە ئیسلامیشدا هەر ینی زۆر جەختی لەسەر نەکراتەوە پاراستنی تایبەتمەندی خێزانەکان بەڵێ لە ڕاستیە من حەزەکەم دەستخۆشی بکەم لەو پەرلەمانتارانەی کە لە تەواوی فراکسیۆنەکان قسەی جوانیان کرد ئەوانی کە قسەیان کرد چکەم بەشێکی زۆری بە بڵین بەشداریەکانیانم بینی ئەمە جێی دەستخۆشیە کاتێک کە پرسی هەمووانە
بە جیاوازی بیر و بۆچوونی سیاسیمان پشتیوانی ئەەکەین لە شتە باشەکان ئەوەی کە بە خراپی بینین ڕەتیەکەینەوە. یەکێک لەوانەیە کە هەستم کرد زۆر قسەیان لەسەر کرد ئەم خاڵی هەواڵدەرە بوو کە ئەوەندە جەختی لێکراوەتەوە وەک جەناب فەرموود بۆتە کارێکی جاسوسی کردن و سیخوڕی لەوە دەرچووە کە تۆ بێمافیە زۆڵمێکە بینی زڵمێکی بەردەوام تیکراری ئەبینیتەوە بچی لە خەمی ئەوە بە ئاشکرا بچی و ناوت دیار بێ. ئەمە بە نهێنی و وەکو ئەو کوشکە بەڕێزەشمان باسی کرد یعنی کارەکە ناوی نەبرێت و لە یاساکە واهین بۆ کە ناوی پارێزرا و دۆسەی تایبەتی هەیە یعنی ئەکرێ خۆی پەیوەندی بکاتەوە بەبێ ئەوەی کە هیچ شتێک لەسەری بکەوێت لە کاتێکە ئەمە ئەسڵەن خێزان خۆی هەر سروشتی وایە ناکۆکی تیابێ و ناکۆکەکان ئاژبوونەوەی تیاڕوەدا و ئەمە سروشتی خێزانە لە کۆمەڵگەی ئێمە جاگە هەر شتێکی بە بڵێن تەنانەت ئاژاوەیە گرفتیە تندوتیژێکیش ڕوو بدا یەکسەر پرسەکە ببێتە پرسێکی قانونی بەڕاستی ئەوەندەی تر خێزانەکان هەڵەوەشێننەوە کە بەڕاستی ئەمە بڵێ گرفتێکی گەورەیە لە کاتێکە خێزان مەسئولیەتە. تەنانەت من سەرنجی ئەوەشمە بوو کە هەستم نەکرد ئەوەی کە من بینیم سەرنج بدرێ لە سەرەتایی با بڵێن لە مادەی دووەما خێزانە لە دوو شوێن ئەڵێ ماف و ئازادیەکان سنووردار بکات. تەمان ئەم پرۆژە یاسایی کە باڵین بۆ هەموار کراوە یاساکەی پێشوو یعنی جەختی نییە لەسەر خێزان لە یەک دوو مادانە بێ یعنی زیاتر باسی ئافرەتیش وەکو تاک ئافرەتێک وەکو مافەکانی خۆی وەک ئەوەی پێیوەست نەبێ بە خێزانەوە لە کاتێکا خێزان تەمەنەوە لە دوو شوێنە باس کراوە لە کاتێک خێزان بەرپرسیارەتیە پیاو ئەبێت تەنازول بکات لە هەندێ ماف و ئازادی خۆی و ئافرەتیش ئەبێ تەنازول بکات دەست وازبێنێ لە هەندێ ماف و ئازادی خۆی. لێرە زۆر بەڕەهایی و توێتی ماف و ئازادیەکانی سنوودار بکات. ئەگەر ئەمە ڕوون نەکرێتەوە ئەو کاتە هەموو شتێکی چ پیا و چ ئافرەت چ کوڕ چ کچ لەوانەیە بڵێم بە جۆرێک ڕەفتار بکە هەموو شتێک ئەتوانێت لە ناو ماف و ئازادی شخصیە جێی بکاتەوە لە کاتێکە خێزان یەکەیەکە بەرپرسیارەتیە و هەر یەکەی لە لای خۆیەوە بەشێک لەتوانم بڵێ لە هەندێ مافی خۆی خۆشە بێ لە هەندێ تەنانەت ئازادی خۆشی خۆشە بێت چونکە ینی هەتا لە زۆر شت هەیە کە ئینسان ئەگەر گەنجێک بێ جیاوازە لەوەی کە لە خێزانە بێ. ئەمە مەبەستمەوە ئەو هەواڵدەرە یەکێکە لەوانەیە کە زۆر خراپە یەکێک لەو خراپیانە ئەوەیە وەگوتم وەکوڵی پیرۆزی نەدراوە بە خێزان لەم بابەتە یعنی لە کاتێکا تۆ ئەبێ لە دوو ویناکە باسی ڕاوێژکاری خێزانیەکە شتێکی جوانە بەڵام ئەبێ لە دیباجەیە لە سەرەتای ئەم بابەتە باسی ئەوە بکرێت کە خێزان یەکەیەکی پیرۆزە ئەبێ بایەخی پێ بدرێ ئەبێ تەنانەت ئیشارە بۆ نەکراوە کە کۆمەڵێ خۆل و کۆمەڵە شت بکرێتەوە ڕاست ئەمە ئیشی ئێرە نیە لە شوێنی تر باس کراوە بەس مادام ئەو شتانی تر هێنراوە کە لە یاساکە نین ئەبواە لێرە شتێک بۆیە جێگەی بکرایەتەوە. بۆ دوای ناوبڕەکەی دکتۆریانەگەر دێمە وڵات دکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. وی دەست وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبصة بسيطة 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 چییە؟ فێر نەبی؟ ئەلو ئەلو برنجی مەحموودە؟ بەڵێ با گوێ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی مەحمود ڕێکلامی ناوێ چۆن؟
برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنة جيرابوي ربا بوريك لامبو دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست دکتۆر پێش ناوبڕەکە ویست تێبینیەکان تاواکەی باسی هەواڵدەر و پاراستنی تایبەتمەندی خێزانی بەڵێ ئەوە باسی هەواڵدەرەکەمان کرد لە ڕاستی تایبەتمەندی و مەسئولیەتی خێزانمان باس کرد یانی لێرە ئەتوانم بڵێم قودسیەت و پیرۆزی یا بڵێن ئەو کەرامەتێکی بۆ خێزان هەیە بەڕاستی نایهێڵێ ینی یا بڵین بایەخی پێ نەداوە بە جۆرێک کە تۆ باسی خێزانەکەی گرنگیت پێ نەداوە لەو لاشەوە ئافرەتت جیا کردوەوە لە دوو یەک دوو شوێن ئاماژەی تایە بۆ غەیری جگە لە ئافرەتیش بەڵام ناکرێ یاسایە کە باسی توندوتیژی خێزانی بێت و لەگەڵ ئافرەتە باسی ئەوی تریتیانە بێ یانی خێزانەکەی تیانە بێ خاڵێکی تر کە بەلای منەوە یعنی شتێکی سیر بوو ڕەچاوی عورفی کۆمەلگای نەکراوە کە ئەبێ بەڕاستی هەر یاسایە دەرەکرێ دابوونەریت و عورفی کۆمەلگا و دینی کۆمەلگا و شتان ڕەچاو بکرێ دوورخستنەوەی سەرپێچی کار لێرەشە کە تەمان زۆربەی شتەکان ینی بەرامبەر پیاوە ینی مەڕوونەکە کەم جار ڕێەکەوێ گەنجی هەرزەکارێ مەگەر لەو حاڵتا بێ کە ئەویش وەکو تاکێک کە وەکو ئەو خوشکە بەڕێزە زۆر شتی بە ئاماژە پێدا کە بەڕاستی مەترسی زۆرە دوورخستنەوەی سەرپێچی کار ینی ئەمە نازانم دەرکردنی پیاوە ینی بۆ نمونە کە زۆربەی جار لەلایەن پیاوە دەرکردنی پیا و سجلکردنی لە شوێنێکی دوورە دەست و ئەم بابەتانە ئەمە بێت تۆ ڕێگەیەکی تری بۆ ببینیتەوە من وازانم ئەوەی کە هەندێک لە پەرلەمانتارەکان وتیان ئەگەر کێشەیەک ڕوویداوە پێش ئەوەی ببێتە بابەتێکی سزا و شکات و ئەوانە ببرێتە ئەو شوێنەی کەوا پێوتێ سنتەری ڕاوێژکاری نازانم هەر خێزانی لەوێ بە گفتوگۆ ئەوەی کە هەتا لە قورئانە باسێکە فەبعثوا حەکەمە من ئەهلی و حەکەمە من ئەهلیها یعنی ئەوەل کە قورئان باسی کەسوکارەکە لە بەرەوەی کەسوکار زیاتر تێگەن ینی شتێکی لەو بابەتە ئەو دەستگاهانە ڕێکی خەن جگە لە ئامۆژگاری تر جگە لە کۆمەڵە خاڵی تر کە کرێت چارەسەر بکرێت جا ئەم فەرمانی دوورخستنەوەی سەرپێچکارە لە دوو سێ شوێنە بەڕاستی باسی کراوە کە ئەمە بابەتێکە ینی نازانم ڕەچاوی واقعی کۆمەلگەی کوردیتیان نەکراوە کە گەر پیاوێک بەم شێوەیە دای بڕن لە ماڵی خۆی خێزانە نابێتەوە خێزان لەبەرەوە ئەبێ ینی هەموو شتانیان ڕەچاو کرێ بەداخەوە نازانم ئەڵێ وانەی کە دایانناوە هەر لە ڕوانگەی توندوتیژیەکە و سەپاڵنی ڕوپەخاندڵ ئاماژەپێکە دەڵێتە مەسلەی هاوڕەگەز بازیش تێدا بۆ بەس لیژنەکە لای بردووە مەسلەی گێڵفرێند و نازانم بۆی فرێندنی کۆمەڵێک بەسی باڵای حکوومەت کە لە پشتیوە بوون یان یەکسەر تەرجەمەیەکەن ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە پێویستە لەم بابەتانە کۆمەڵناسەکان دەروون ناسەکان مامۆسایانی ئاینی حسێکە بەس یەک شت ماوە ئەگەر بە خێرایی بیڵێم بنکەکانی حەوانە و پاراستن ئەو شەڵتەرانە ئەمە لە کوردستانە زەمینەکەی زۆر لەرزۆکە زۆر خراپە ئەسڵەن هەندێک جار ئەو کەسانەی کە بەحساب لەسەر کێشەیەکی بچووک یا ئەوە بووە کە ئەچنە ئەوێ وێرانە بن ئەسڵەن هەندێکیان ئەبنە لەش فرۆش بەتایبەتی ئافرەتەکان بەپێ ئەوەی کە ینی ئێمە لە چەندین ڕێگەوە بیسومانە تۆ بێ شوێنێک فعلەن حەوانەوە هەمویان تێکەڵاو بکرێنەوە خەڵکی زۆر زۆر تێکەڵەکرێ خەڵکی دوو لە ڕووی تۆ نەفزم لەگەڵ هەندێک لە خەڵکی خراپی ئەو شوێنان هەندێک جار دەستێکەڵەکەن شتی خراپ ڕوەدا بۆیە ئەبێ بیر لەوە بکرێتەوە فعلەن شوێنی حەوانە و پاراستنە فعلەن ڕاهێنانەوەیە سوپاس دەکەم دێم وڵات ڕووپاک خان سەبارەت بووی ئایا پێشتر بۆ چوونی لیژنەی فتواش وەرنەگیرا بوو و سەبارەت بووی کرد لە مادەی دوو بەڕێز باسی کۆمەڵێک سزاد کرد بۆ نووسە باسی لێدان دەدا کێ لێدان تەفسیر بکە باسی بکەم تێڕوانی بەرامبەر ئافرەت چۆن ئەمە تەفسیر بکرێ باسی پسڕاندنی پەیوەندی کۆمەڵایەتی سیلەی ڕەحم ئەمانە چۆن تەفسیر بکەی کێ تەفسیریان دەکە؟ بەڵێ کاک حەچیم نەخێر پێشتر ڕێی لیژنەی فتوا وەرنەگیراوە تاوەکو ئەم پێشنیازە ئاراستەی لیژنەی ئەوقافیش نەکراوە لە پەرلەمانی کوردستان کە دەبوو ئاراستەی لیژنەی ئەوقاف بکرێت کە تایبەتمەندی لیژنەی ئەوقافیشە
ئیمڕۆژ کۆمەڵێک پەرلەمانتار ئاماژیان پێکرد سەرۆکی لیژنەی ئەوقافیش و ئەندامانی لیژنەی ئەوقافیش بە سەرۆکاتی پەرلەمانیان گوت بۆچی ئەو پێشنیازە ئاراستەی لیژنەی ئەوقاف ناکراوە چونکە ئیشکالی شەرعی تێدا بۆچی ئاراستە نەکراوە. و یەکێک لە تێبینیەکانی ئێمە ئەو پرسیارەی بەڕێستە ینی کە بە سەرۆکاتی پەرلەمانمان گوت ئایا تەفسیری ئەو بڕگەڕەکیکانەی کە دەڵێ ئەو کردەوانە بەکردەوەی توندوتیژی خێزانی هەژمار دەکرێن چێ دەیکات ینی بۆ نمونە لێدان. بۆ نمونە لێدان لەوانەیە لێدان تۆ بە سانایی بە بەسیتی باوکەکە شەقێک یا زلەیەک لە کوڕەکەی بدە بەڵام لەوانەیە هەبێ لەگەڵ لێدانەکە ئەوەندە بە توندی بێ دەستێ قاچێکی بشکێ چۆن ئەو تەفسیرە دەکرێت ینی ئەوە کردەوە توندوتیژیەکە هەمووی وەکو یەکە یاخود بەکەم تێڕوانین بەرامبەر ئافرەتیان ئەندامانی خێزان چێ تەفسیری بەکەم تێڕوانین دەکات ئەسڵان یعنی چۆن بەکەم تێدەڕواندرێ ئافرەت چۆن خوێندنەوەی بۆ ئەوە هەیە کە بەکەم تێڕوانی ینی لەوانەیە بۆ نمونە هەندێک جار هاوسەرەکەی مەبەستی ئەوە نەبوو بێ قسەیەک دەکات بەکەم تێ بڕوانێ لەوانەیە ئەو وا تێگەیشت بێ چێ و تەفسیرە دەکات چێ دەیانگەێنێتەوە یەک و هەروەها ئازاردان و ئەنجامدانی گوشاری دەرونی چێ تەفسیری گوشاری دەرونی و ئەنجامدانی ینی ئازار و گوشاری دەرونی دەکات لەوانەیە هەر ئەسڵان بۆ نمونە هەڵەتێک گەیشتنێک هەبێ لەوانەیە تۆ منداڵەکەت لە تەمەنی 15 بۆ 18 ساڵی لە هەموو شتێک بە گومان بێت تەمەنەکەی بەو جۆرەیە لە هەموو شتێک بە گومان بێ وا بزانێت کە باوکەکەی بەکەم تێی دەڕوانێت دایکەکەی برایەکەی بەکەم تێی دەڕوانێت یاخود گوشاری دەرونی لێ دەکەم بەڵام ئەوان لەوانەیە بە مەبەستی پەروەردەکردنی دوورکەوتنەوە لە خراپەکاری هەندێک تعبیر بەکاربهێنن بەرامبەری کەچی ئەو خوێندنەوەی هەڵەی بۆ دەکات دەچێت سکاڵات تۆمار دەکات یاخود لەلای هاوڕێیەکی لەوانەیە لە زانکۆ لە قوتابخانە باسی حاڵەتی خۆی بکا کە برایەکەم وای پێگوتم باوکم وای پێگوتم دایکم وای پێگوتم لەوانەیە ئەو هاوڕێ ئەسڵەن سبەی ڕۆژێ بچێ ببێتە هەواڵدەر لە داواکاری گشتی هەواڵ بدا و سکاڵا تۆمار بکرێ بۆیە ئەم هەفدە کردەوەیە زۆر ڕەکیکە و تەفسیرکردنی ئەستەما جێبەجێکردنی بۆ دادگاکان زۆر ئەستەما باشە ئێوە کە فراکسیۆنەکان ئیسلامەکان لانەکانی تێدژی وەستانەوە لە ناو پەرلەمان بەڵێنە وەرگیراوە کەم یاسایەت نەچێ بۆ دەنگدان و پرۆسەی دەنگدان و ئەوانە ئەگەر بکرێ ئەمە دەکرێت لە دادگای فدراڵیش بڵێن لە عێراقیش ڕێکاری بگرێتە بەر چونکە باسی دژی شریعەتە دژی دەستورە ئەگەر پارتی ویکێتی بۆ نمونە ئامادە نەبوونەوە کارە بکەن بەڵێ کاک حەچیم ئێمە بەیانیەکەی کە دەستمان بە کۆبوونەوە کرد داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد بە پێی ئەو ئێمە هەندێک بەڵگەی یاسایی و شەرعیمان خستە ڕوو کە ئەم قانونە هەم پێویست نییە دەربچێ لە هەرێمی کوردستان هەم ئیشکالی شەرعی و یاسایی و کۆمەڵایەتی تێدا هەیە ئەم قانونە ڕابگیرێ خوێندنەوەی بۆ نەکرێ ئەوە بوو سەرۆکایەتی پەرلەمان هاتنە ژێرباری ئەوەی کۆبوونەوەکەیان ڕاگرت کۆبوونەوەیەکیان ئەنجامدا لە نێوان سەرۆک فراکسیۆنەکان و هەروەها دەستەی سەرۆکاتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان لەوێ بڕیاری ئەوەیاندا بوو کە نەخێر بە هیچ جۆرێک ناهێڵین ئەو یاسایە بەو جۆرە تێپەڕێ و بەر لەوەی بچێتە لیژنە تایبەتمەندەکان بۆ راپۆرتنووسین بۆ خوێندنەوەی سێمواتە دەنگدان دەنێدرێ بۆ لیژنەی فتووە هەر ئیشکالێکی شەرعی لەو یاسایە هەبێت دەردەهێنرێ ئەوان سەرۆکایەتی پەرلەمان ئاماژەیان بۆ کردبوو ئەوان قبوڵ ناکەن کە بڕگەیەک مادەیەک لەو پەرلەمانە دەربچێ کە پێچەوانەی شەریعەتی ئیسلامی بێ یاخوددا بوو نەریت و عرفی کۆمەڵگەی کوردەواری بێ چونکە ئێمە بەڕاستی مەترسیەکانمان خستە ڕوو کە لە دادگاکانیش جێبەجێکردنی زۆر زەحمەتە لەبەرەوەی ئێستا لە هەرێمی کوردستان لە زۆر بەی ناوچەکان خەڵک پەنا ناباتە بەر دادگا لەبەر ئەو عورفە عەشایریەی کە هەیە بۆ نمونە تۆبەی کە فەرمانی دوورخستنەوە پیا و دوورخەیەوە لە ماڵەوە نەهێڵی پیا و بێتەوە ماڵەوە ئەو پیاوە سبەی ڕۆژەیەکە کێشەکەت لە دادگایەکلا بۆ چۆن ئاشتی دەکەیەوە لەگەڵ ئەو خێزانە و ئەندامانی ئەو خێزانە چۆن جارێکی تر متمانەی بۆ دروست دەبێت کە لەگەڵ ئەندامانی ئەو خێزانە بژی بە ئاشتەوایی بژی هیچ دوور بێ لە هیچ کێشەیەک چونکە کە فەرمانی دوورخستنەوە لە بڕکە یەکەم ئاماژە بۆ دەکات دادگای لێکۆڵینەوە و دادگای تایبەتمەند دەتوانێت فەرمانی دوورخستنەوە دەربکە بۆ ئەو کەسەی تویژی خێزانی ئەنجامداوە لە ماڵی خێزانەکەیدا لەگەڵ بەردەوامبوونی پێدانی خەرجی واتە دووری دەخاتەوە دەبێت خەرجیش بە بەردەوامی بداتە ماڵ و خێزانەکەی ئایا ئەوە من دەپرسم جێبەجێکردنی زۆر ئەستەم نییە تۆ دووری خێەوە مورزەمی شیکەکەی کە پارەشیان پێ بدا و خەرجیشیان بچێشێ
ئەوە لە ئەرزی واقعدا جێبەجێکردنی ئەو قانونە زۆر ئەستەمە یاخود ئەو کەسەی توندوتیژ خێزانی ئەنجامداوە لە خێزان دوور خراوەتەوە بە پێ حکومەکانی خاڵیەکی ئەم بڕگەیە بۆی نییە پەیوەندی بە تاکەکانی خێزانەوە بکە یاخود یعنی نە بە پەیوەندی تەلەفۆنی نە بە سەردان ئەی باشە ئەگەر دوورت خستەوە بۆ نمونە کەیسەکانی توندوتیژی خێزانی لە دادگاکان 1 ساڵ و نیوێکی پێدەچێت تاوەکو حکمی بنبڕ وەردەگرێ و یەکلا دەبێتەوە لە دادگاکان لە ماوەی ساڵێک بۆ ساڵ و نیوێک چۆن تۆ پیاوێک دوور دەخەوە بێ ئەوەی بۆی هەبێ پەیوەندی بە تاکەکانی خێزانەوە بکە ئەی باشە کە ئەو پەیوەندیە و پچڕا لەگەڵ ئەندامانی خێزان ئایا ئەو پیاوە دەتوانێت جاری چتر دوای ساڵ و نیوێک بگەڕێتەوە ئەو خێزانە بێەوەی هیچ پەیوەندیەکییان ما بێ خود چۆن ئاشتی دەکەیەوە بۆیە فەرمانی دوورخستنەوەش هەندێک لە بەڕگەکانی ئێمە پێشنیارمان کردووە کە لا بدرێ و پیاو بۆی هەبێ پەیوەندی بە ئەندامانی خێزانیەوە بکە و دوورخستنەوە بۆ ئەو ماوە زۆرە خۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە خۆشەویستی و مەحەبەت لە نێوان ئەندامانی خێزان کەم دەکاتەوە وای لێدێ بە مروری زەمن ئەو خێزانە لێک هەڵبوەشێتەوە لە بری ئەوەی ئێمە ئاشتەوایی بخەینە ناو خێزانەکان بەڵێ بە کورتی ئەو یاسایە بڵێن باسی جیاوازی جێندەریشی تێدایە و بە کورتی سەبارەت بەوەش کە مەسەلەی وەشاری پەروەردەی کەم تێدای هەرەوەی کە بچن بۆ یاسا بۆ دادگا و پۆلیس و ئەوشتانە بە کورتی بێ سپاس دەکەم بەڵێ ئەوەی جیاوازی جێندەریش بەڵێ ئەویشی تێدایە لە دوو مادە جیاوازی ڕەگەزی و جۆری کۆمەڵایەتی تێدایە لە مادە 2 و بڕگە چوارەم کە لە پێناسەی توندوتیژی دش بە ئافرەتان دەڵێ هەرکەس هەر کردارێکیان ڕەشە پێکردنیان لە بنەمای جۆری کۆمەڵایەتی دش بە ئافرەتان ئێمە داوامان کرد ئەو مەسەلەی جێندەریە لەو یاسایە لە هەمووی بسڕێتەوە کە لێرە زۆر بەڕوونی ئاماژەی پێکردووە کە باسی لە جۆری کۆمەڵایەتی کردووە لە بڕگەیەکی کە باسی لە جیاوازی ڕەگەزی کردووە ئێمە لەوێ بەڵگەی شەرعیمان خستە ڕووکە خوای گەورە ئافرەت و پیاو لە ڕووی ئەرک و مافەوە بە یەکسانی ئەرچی مافی پێداون و ئەرچیش ئەو ئەرکانەی بە پێش شەریعەی ئیسلامی لەسەریان واجبە ئەو ئەرکانە جێبەجێ بکەن ناکرێ ئێمە بین بە بیانووی جیاوازی ڕەگەزی یاخود جۆری کۆمەڵایەتی و جێندەری هەندێک ماف لە ئافرەت زەوت کەین و هەندێک قورسی پێ بسپێرین ئەرچی قورسی پێ بسپێرین کە سبەی ڕۆژێ قابلی ئەوە نەبێ کە پێی جێبەجێ بکرێ بۆیە بە وردی ئێمە ئەو خاڵانەمان خستۆتە ڕوو بە نووسین لە لای خۆمانە و ئەو راپۆرتە لیژنەی کاروباری ئافرەتان و هەروەها کاروباری یاسایی ئامادەی دەکات من خۆم ئەندام لە لیژنەی یاسایی و بەدرێخان ئەندامە لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لەوێ داکۆکی لە خاڵ بە خاڵی فراکسیۆنی کۆمەڵ و هەموو ئەو ئەندامانە دەکەین کە لە پێناو بەرژەوەندی خەڵک بۆ دەوڵەمەندکردنی ئەو یاسایە و وەسڕینەوەی هەندێک مادە کە مەترسینە سەر کۆمەڵگە سوپاس دەکەم کاکدکۆر سەبارەت بۆی ئەگەر خێزان تێک دراوێ بۆی قەیرانی دارایی بۆی ئەو کەناڵانەی کرد بە پارەی دزراوی لە دامەزراون و بڵێن درامای خراپ پێشێشی کۆمەڵگا دەکەن دانوێت لە ڕێو یاسایش زیاتر تێکدانی خێزان بێت بەداخەوە جارێ وەکو ڕوپاخان وتی هەندێک ئەو بڕگانەی کە هەموار کراونەتەوە لێرە هیچ پێویستی بە هەموار نەبوو یعنی ئەوەی کە پێوتێ هۆیەکانی دەرچوونی نییە ئێمە یاسایەکمان وەکو یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان پێشنیازمان کرد بۆ پەرلەمان هەموو فراکسیۆنەکان دەستخۆشییان لێ کرد و وتیان پشتیوانی یەکەین کەچی دوایی بە هەندێک بیان و کێکیان لەوە ئەوە بوو کە هۆیەکانی دەرچوونی نییە لە کاتێکا هیچ یەکێتێکی لەو شێوەمان نییە وە پرسێکی نیشتیمانیشە بەڵام ئاعتیباراتی بەداخەوە منافەسی لایەنەکان وانە ئیشەکەی وەستان لێرەشە بەڕاستی ئەمە هۆی لە ئەساسا هۆی دەرچوونی نییە و پێویست نەبووە ئەم یاسایە دەرکرێ و کاتێکیش دەرەکرێت کۆمەڵشتی تیا شێوازی لۆغمە یعنی لە دەرفەتێکە ئەتەقێتەوە و زیان بە خێزان نەگەێنێ ئەم یاسایە لە جیاتی ئەوەی توندوتیژی خێزانی نێڵێ خێزان هەر لێک هەڵەوە شێنێتەوە ئەگەر بەم حەدیە مامەڵەی لەگەڵا کرێ و گۆڕانکاریتیان نەکرێت و ئەنێ سەرسەر دوو ئاست لەسەر ئاستی ئەوەی کە قەیرانی دارایی هەیە کەمی خزمەت گوزاری هەیە بێکاری هەیە کێشیان بۆ خێزانەکان دروست کردووە ئاشتاوی کۆمەڵاتیان تێکدا و ئەمە شەر جۆرێک نازانم من هەندێک جار هەیە بیرکردنەوەی بەشێک لەوانەی من نازانم بە تەحدید دەمە کێ با بڵێن پێشنیاری کردووە قسەی جۆرا و جۆرە کرێ بەس بە هەر حاڵ یعنی لەم واقعی ئێمە هیچ کات ئەمە ئەولەوێتی نییە شکۆ یاسەکە هەیە
باش هی پێشتر هەیە یعنی باش بەس بۆ لەم ئەوە دەکەن کاتە بە لەم ئەولەویەت. هەموو قەیرانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەسڵەن خێزانەکان هەندێکجار کێشەی توندوژنیژی نێوان خۆیان دروستە بێت لە نەبوونی و لە هۆکاری ئەوەی کە ئەمان بوونەتە سەبەبی باش ئێستا دێ یاساکیش دەرەکەی ئەو تۆزێش دەبێت بە ئەولەوێت بۆ چاکساسی مەسەلەی داهات دزینەوە دزین بەڵێ بنەڕەخنی گەندەڵی خێزانەکان ئاسوودە بن کە هەندێک هۆکار هەیە بۆ توندوتیژی بنەبەر بکرێت کە بەشێکی پەیوەندی بە دارایی و بە خۆشگوزەرانی و بە ینی باشکردنی لایەنی دەروونی کۆمەڵایەت. ئەستا جیاوازی جێندەری یعنی ئەو جێندەرێت چێکە دەیهێنن بۆ ناوە پرۆژە یاسایە و نازم لە ناو حکوومەتیەکەی بۆ دروستکەن و ینی مەوەز لە چی؟ بەداخەوە ئەم بابەتی جەندەریە هیوادارم لە هیچ شوێنەکە ئەم ناوە نەهێڵرێت لەبەرەوەی ئەم ناوە ئەم زاراوە ئەتوانرێت زۆر ئیشی قێزەون زۆر ڕفتاری ناشرینی تیا جێ بکرێتەوە دکتۆر وەکو هاو ڕەگەزبازی وەکو ڕەگەزگۆڕین وەکو ممارەسەکردنی جنسی بینی ڕەگەزەکان چ ئەوانەی هاوشێوەن چ ئەوانەی جیاوازی لە دایرەکان لەم ڕێگەیەوە ناڵێم چکە هەندێک جار کە ئەوترێ لەوانەیە مەبەسی پیا و ئافرەت بێ هەندێک جار نەخێر میثلیەکان نەگرێتەوە ئەو جۆرە خێزانان نەگرێتەوە کۆمەڵایەتی باششتی تر هەیە کە بەڕاستی ئەکرێ لە ڕێی ئەم زاراوە دوجار وەگوڵەی ڕێگەی بۆ خۆشکەن و ئەسڵ وایە کە ئێمە زۆر بەکولی دەبێت ئەمە لا ببرێن بەرگانە بێگومان ئەم برگانە یا بێ یاساکە هەر دەرنەچێنرێت بەڕاستی چونکە پاسایی بوونی نییە یا ئەوێت بەڕاستی هەموار بکرێتەوە و بە پێوەی کە بدێتە لیژنەی فتووە ئەوە شتێکی باشە ئەو مرونەتە. سپاس دەکەم ڕووپاخان زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە پێشتر پرسیارەوەم کرد کە ئەمە زیاتر پەروەردە تێدا یاخود زیاتر قانون و دادگا و ئەوەی خێزانەکان پسنە دادگا یاخود مەسەلەی هۆشیاری بە کورتی بێگە شتێکیش ما بە سپاس دەکەین. بەبەسمە بوو بە کورتی لەم یاسا زیاتر جەخت لە هۆشیاری و پەروەردە کراوەوە یان جەخت لە مەسەلەی چوون بۆ دادگا و پۆلیس و ئەوانە کراوەتەوە گەر بە کورتی بێ سپاس دەکەم شتێکیش ما بێ زۆر بە کورتی. بەڵێ وەڵا لەو یاسایە نەخێرێت جەخت لەسەر هۆشیاری پەروەردە نەکراوەتەوە چونکە تو دەبێت گەر هۆشیاری پەروەردە بێت دەبێت مادەی قانونی بۆی هەیە بۆی ڕێکی خەی نەخێت جەخت لەسەر ئەوە کراوەتەوە پەنا بۆ دادگا ببەی بەڵام قانونێکی باشت بۆ دادگا دەرنەکردووە کە دادوەرەکان دەستکراوە بن لە دادگا لە حکومدان یعنی یاخود بڕیاردان لەسەر کەیسەکان چونکە قانونەکە لە ئەسڵدا قانونێکی باش نییە بۆی حاکمەکان حکومی عادیلانە بدەن چونکە حکم لەسەر و زۆرە قانونانە دەدرێت کە لە پەرلەمانی کوردستان دەردەچن و پێم وایە لە ئەرزی واقعدا جێبەجێکردنی بۆ دادگاکانی زۆر ئەستەما پێم وایە پەرلەمانی کوردستان دەبێ زیاتر ئەو قانونانە دەرکا کە پەیوەستن بە پەروەردە و هۆشیاری کۆمەڵگەی کوردەواری نەک قانونێک دەرکات کە ئێمە خێزانەکان لێکە ڕۆشێنینەوە. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان و پاک ئەحمەد نایب پەرلەمانی کوردستان دکتۆر فاتح سەنگاوی بەرپرسی سەنتەری توێژینەوە ڕاپرسیەک و ئیسلامی سپاس دەکەم. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کاران فاتەمای.